بنەوی خۆی گەورە لە هەواڵ و کاردانەوەی وێب تیڤی ستاندەر لەگەڵتانم. لە پەراوێزی کۆبوونەوە چاوەڕوانکراوەکەی کازمی وسیسی لە عێراق، کاریگەری لەسەر هەر یەک لە تورکیا، ئێران و هەرێمی کوردستان چی دەبێت؟ وەک پێشتر بڕیاری لەسەر درابوو، چاوەڕێ دەکرێت کۆتایی ئەم مانگە کۆبوونەوەی لووتکەی عێراق، میسر، ئوردن لە بەغدا بە بەشداری عەبدولفەتاح سیسی سەرۆکی میسر و شاه عەبدوڵڵا شای ئوردن و مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق ئەنجام بدرێت. هاوپەیمانیەتەکە لە ژێرناوی پرۆژەی شامی نوێ بەدەست پێشخەری کازمی دەستی پێکردووە. کۆبوونەوە لووتکەیەکە بەبایەخەوە سەیر دەکرێت بۆ پێی هەوڵێکە بۆ دروستکردنی هاوپەیمانیەتێکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە ڕۆی سیاسی و ئابووری و سەربازیەوە دەتوانێت هاوکێشەکانی ئەو ناوچەیە بگۆڕێت. بە گوێرەی بۆچوونی چاودێران جگە لەوەی هاتنەدی ئەو ڕێکەوتنە، کاریگەری ڕاستەخۆی لە سەرباری ئابووری سیاسی ئەو سێ وڵاتە دەبێت و پێویستیان بە یەکترا. کاریگەری لەسەر هەر یەک لە ئێران و تورکیا وەک دوو وڵاتی ئیقلیمی بەهێزی ناوچەکە و هەرێمی کوردستانیش دەبێت. سەبارەت بە ئێران بەو پێی هاوپەیمانیەتەکە بە تەواوی عەرەبیە و لەگەڵ دوو وڵاتی سونەنشینە چاوەڕێ دەکرێت هەوڵێک بێت بۆ دەرهێنانی عێراق لە ژێر هەژمونی ئێران و هیلالی شیعی، گۆڕینی عێراق لە دەوڵەتێکی کارتێکراوەوە بۆ دەوڵەتێکی کارتێکار، هەروەها بەستنەوەی زیاتری ئابووری عێراق بەو دوو دەوڵەتە و کەمکردنەوەی هەژمونی ئابووری ئێران کە ئەمەش بە زیان بۆ ئێران دەشتێتەوە. هەرچی سەبارەت بە تورکیایە بەو پێی لە بەشێکی پرۆژەکە دروستکردنی هەڵێکی گواستنەوەی نەوتی عێراقا بەڕێی ئوردن بۆ میسر و گەیاندنی نەوتی عێراق بە بازاری جیهانی لە ڕێگایەکی نوێ. هەروەها بەهێزکردنی دەواازەی سنووری لەگەڵ ئوردن وا دەکات پشتبەستنی عێراق بە تورکیا کەم بێتەوە. پشتیوانی سەربازی ئوردن و میسر بۆ عێراق وا دەکات عێراق باشتر بتوانێت سنوورەکانی بپارێزێت. ئەوەش دەرفەتی تورکیا بۆ دەستێوەردان لە کاروباری عێراق بە بیانووی پەکەکە کەمتر بکاتەوە. ئەوەی پەیوەندی بە هەرێمی کوردستانیش هەیە، بەهێزبوونی پێگەی بەغدا لە هاوکێشی ئیقلیمی و نێودەوڵەتیەکان بەردەوام بە زیان بۆ سەر کورد و قەوارەی هەرێم لە ڕابردوو شکاوەتەوە. بەو پێی وا دەکات بەغدا زیاتر مەرج و دەسەڵاتی بەسەر هەرێم بسەپێنێت. سەرکردایەتی کوردیش سەرکەوتوو نەبووە لەوەی پێگەیەکی بەهێز لە بەغدا بۆ کورد دروست بکات، ئەوەش بێگومان زیانی پێدەگەیەنێت. لە ڕووی ئابووریشەوە ئێستا عێراق لە دەواازەی وشکانی بۆ جیهانی دەرەوە تەنها پشت بە تورکیا و ئوردن دەبەستێت. دەواازەی تورکیاش کە بە تەواوی لە ژێردەسەڵاتی هەرێمی کوردستانە وا دەکات لە ڕێی ئەو ڕێکەوتنە تەرکیزی عێراق بچێتە سەر دەواازەی سنووری ئوردن و ئەوەش لە ڕووی ئابووریەوە کاریگەری سربی لەسەر ئابووری هەرێمی کوردستان دروست دەکات. سوپاس کە بینەرم بوون.